جەڵپۆڵیشی نینۆک قەدەغەکرا بە فەرمی لە فەڕەنسا و ئیتالیا و لە 25 وڵاتی دیکە ئیتر ڕێپێنەدراوە. یەکێتی ئەوروپا دەڵێت بەهۆی زیانەکانیەوە قەدەغەمان کردووە. ئیتر بە تەمامەبە لە وڵاتێکی وەکو پاریس یان ئیتالیا ڕەنگی نینۆکت بگۆڕیت چونکە قەدەغەکراوە. وڵاتانی ناویەکێتی ئەوروپا بە فەرمی لەمڕۆوە جێڵپۆڵیشی نینۆکی قەدەغە کردووە. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زیان بە نینۆک دەگەێنێت و مادەی TPO تێدایە کە ژەهراویە و بۆ بەکارهێنانی مرۆڤ نەشیاوە. هەر بۆیە لە هەر 27 وڵاتەکەی ناویەکێتی ئەوروپا ئەو جۆرەی جەڵپۆلیش کە لە پێکاتەکەیدا TPO بەکارهاتووە قەدەغەکرا. TPO مادەیەکی کیمیاییە وا دەکات جەڵپۆلیش نینۆک لە ژێر UV لایت زووتر خۆی بگرێت و بە نینۆکەکەوە ڕەق ببێت و بنووسێت. بریقا بە بۆیەکە دەبەخشێت و واکات درەنگتر نینۆکەکە بشکێت. ئەم مادەیە بەهۆی ئەوەی کە بە مادەیەکی ژەهراوی دادەنرێت قەدەغەکراوە چونکە دەبێتە هۆی دروستبوونی هەستیاری پێست و کاریگەری لاوەکی تەندروستی درێژخایەن لەسەر پێستەکە دروست دەکات. ئەمەش بەهۆی بەرکەوتنی بەردەوامەوە. پێشتر یەکێتی ئەوروپا بە ڕێژەی 105 ڕێگەی دەدات TPO بەکاربهێنرێت لە بەرهەمە جوانکاریەکاندا. بەڵام ئێستا و بەتایبەت بەکارهێنانی هەموو ئەو جەڵپۆلیشانەی قەدەغە کردووە کە TPOیان تێدایە جا بە هەر ڕێژەیەک بێت. لە ئێستادا ئەم قەدەغەکردنا تەنها بۆ ئەو براندانەی جەڵپۆلیشە کە TPO لە دروستکردنیان بەکار هاتووە. براندەکانی تر کە ئەو مادە ژەهراویەیان تێدانە بەکارهێنانیان ڕێگە پێدراوە و ئاساییە. ئامانجیش لەم کارە هەم پاراستنی ئەو خاوەنکارێک کە کاری نینۆک دەکات هەم ئەو خانمانەش کە نینۆکەکە دادەنێن. سەرنجام دوای ڕاگەاندنی بڕیاری قەدەغەکردنی TPO لە جەڵپۆلیشدا براندەکانی تر کە لە دروستکردنیان ئەو مادەیە بەکارنا. سەرنجام پاش بڕیاری قەدەغەکردنی هەموو ئەو جەڵپۆلیشانەی TPOیان تێدایە براندەکانی تری جەڵپۆلیش کە ئەو مادەیە لە دروستکردنیان بەکار نەهاتووە فرۆشیان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و خواستی بەکارهێنان لەسەریان بەرز بۆتەوە چونکە بە مادەیەکی سەلامەتتر دانادێن. مێژووی جەڵپۆلیش دەگەڕێتەوە بۆ ساڵی 1980کان لەلایەن پیاوێکەوە بە ناوی جەیمس داهێنرا. هەرچەندە سەرەتا کەم و کوڕی زۆری هەبوو لە ساڵانی دواتر توانرا پەری پێ بدرێت و لە 2000کانەوە لەناو خانماندا بوو بە شتێکی باو. هاوکات لە 5 ساڵی ڕابردووش لە هەرێمی کوردستان و شەرقل ئەوسەد وەتە کەرستەیەکی جوانکاری گرنگ لەلای خانمان. جیاوازی جەڵپۆلیش لەگەڵ بۆیەکانی تر ئەوەیە بۆی ئاسایی چەند ڕۆژێک دەمێنێتەوە پاشان بەش دەبێت و لێ دەبێتەوە و بەمەش دیمەنێکی نەشاز بە نینۆکەکە دەبەخشێت. لە کاتێکدا جەڵپۆلیش ئەو ڕنگ و نەخشەی کە خانمەکە هەڵی دەبژێرێت چەندین هەفتە وەکو خۆی دەمێنێتەوە و نینۆکەکان ناشرین ناکات.